بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکشتان ئاگادارن کابینەی هەمی حکوومەتتی هەرێمی کوردستان بە دیاریکراویش مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان لەم 4 ساڵایە لەم 4-5 ساڵەی ڕابردوودا پەیوەندیەکانی دیبلۆماسی سیاسی ئابووری لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە دیاریکراویش لەگەڵ وڵاتانی عەرەبی زۆر پەرە پێداوە خۆ دیارە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی کەندا و بە چۆ گەیشتووە لەوانە ئیمارات قەتەر دوێنێش سەردانی مسری کردەوە مسر کە یەکێکە لە هەرە وڵاتە گرنگەکانی جیهانی عەرەبی و پەیوەندێکی مێژووی دوور و درێژ لە نێوان گەلی کوردستان و گەلی مسر هەیە ئێمە سەبارەت بە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و گرنگیەکەی لەگەڵ وڵاتانی عەرەبی میوانەمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک شەرکۆ حەبیب نوێنەری پارتی لە مسر ڕاستەوخۆ لە ئەستێدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک شەرکۆ زۆر بەخێر بن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆت باش دەزانی ئەنی جەنابتان ئێوە نوێنەری پارتین لە مسر زۆرێک لە نووسەرە گەورەکانی مسر شاعیرەکانیان ئاکتەرە بەناوبانگەکانیان قورئان خوێنە گەورەکان هەمویان ئەوانە ڕەچەڵەکیان دەگەڕێتەوە بۆ کورد واتە کورد بوون کەواتە گرنگی ئەم سەردانەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ مسر و کۆبوونەوەشی لەگەڵ سەرۆکی مسر عەبدولفەتاح سیسی لە چیدایە زۆر سپاس کاک حەکەم سەڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی کەناڵی 24 سەرچەو بێگومان میسر تایبەتمەندێکی خۆی هەیە لە ناوچەکە و پەیوەندیەکان لەگەڵ کورد یاخود لەگەڵ کوردستان ئەمڕۆ دوێنێ نییە پەیوەندێکی مێژوویە لە دێرزەمانەوە یعنی پێش نەمی سەلاحەدین و دواتر دەرچوونی ڕۆژنامەی کوردستان و ئیزگای کوردی و سەردان پێشوازی جەمال عەبدولناسەر لە جەنای بارزانی نەمرد و ئەو سەردانی ئەمڕۆی ڕێزدار مەسرور بارزانی دووەم سەردانە کە سەرکردایەتێکی کورد بۆ میسر بیکە ساڵی 2002 جەنابی سەرۆک بارزانی سەرداری میسری کرد لەلایەن خوارێ خۆشبۆ حوسنی مبارەک پێشوازی لێکرا ئەم سەردانی ئەوڕۆی دوێنێ کە بابرین جەنابی کاک مەسرور بارزانی خۆی لە خۆیدا بایەخ و گرنگێک بە پەیوەندیەکان دەکات واڵاکردنی دەرگایە کە بۆ پرۆکردنی ئەو پەیوەندیانە وەکو جەنابەت باست کرد میسر ئاگاداری مێژووی کووردە زۆرشمان هاوبەش هەیە و لەو کۆبنەوەش کە لەگەر بەڕێز عەبدولفەتاح سیسی باسییان کردووە ناحەی ئاسایش و بازرگانی و تیجاری و سیاسی و دیبلۆماسی چونکە کوردستان و میسر ئەوکو گوتم هاوبەشیان هەیە لە دژە تیرۆر دژی ئیرهابی داعشەکان مەسەڵەن ئەوانیشیان بوو ئێمەش تووشیان بووین و هەروە ناحەی کەلتوری و سەقافی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد زۆر لە شاعیر و کەسە بەناوبانگەکانی ئەدەبی هونەری بەڕەسەرێک ئەسڵ کوردن و لە ئێستاش هەر لەوێش پێیان دەڵێن ئوسوڵ کوردیە بە شانازیە و باسییان دەکەن کە ئوسوڵیان کوردیە بمانەوە نەمانوێت ئێمە دەبی چونکە ئێمە لە چوارچیوەکی لە وڵاتانی عەرەبی دەژین ڕاستە ئێمە بەشتێکی لە عێراق بەڵام عێراق دوو بەشە بەشتێکی نەتەوەی عەرەبی و بەشتێکی نەتەوەی کوردیە ئێمەەوە ئەگەر بەیانیش بووینە دەوڵەت ئێمە جیرانەکانمان عەرەبن دەبێت پەیوەندە چوامان هەبێ پەیوەندێکی بەتینمان هەبێت لە هەموو بوارەکانەوە و ئەو فتری کە من بەڕاستی کە ملاحەزەم کرد پێشێک دوو مانگ گۆڕانکاریەکی زیاتر ئیجابی لەلایەن میسرەکانەوە هەیە مەسەن ئەو سەردانە پێش دوو مانگەم لەگەڵ مەسئولانی باسمان کرد الحەمدولillah سەردانەکە سەرکەوتوو بوو دەیانەوێت زیاتر لەگەڵ کوردستان تێکەڵ چاکە باشە کاک شێرکۆ مسر و هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە دوو شوێنی یەکجار گرنگن هەم مسر لەلایەک لە وڵاتانی عەرەبی لەلایەک لە ئەفریقا کوردستانیش ڕێک توانیوێتی ئەوروپا بە ئاسیا و ببەستێتەوە کەواتە گرنگی بە یەکەوبەستنی ئەم دوو جەمسەرە چۆنە گرنگی ئەو جەمسەرە تەواوکەری یەکترن بۆ دابینکردنی ئاشتی و تەبایی لە ناوچەکەدا هەردوو یەک مەبەستیان هەیە چ میسر چ کوردستان بۆ ئەوەی بتوان ناوچەکە بە ئاشتی و ئارامی دابژێن و جەنابت مەسەن دەزانی کە کوردستان پێگەی پێکەوە ژیانە و میسرش بە هەمان شێوە لە میسر مەسەرن ئەوە ئوسولی کوردیە ئوسولی بولغاری ئوسولی یۆنانیە کریسیانە مسلمان لە کوردستانش بە هەمان شێوە میسر پێگەی تایبەتی وەکو بزانەت باس کرد لە ناو ئەفریقا و ئاسیا و هەروەها لە ناو شەرق نێودەوڵەتیش هەیە کوردستانیش بە هەمان شێوە لە سنووری چەند وڵاتێکی غەیرە کوردن و غەیرە عەرەبیشنەوە ئێران ئەوە تورکیا بێگومان زیاتر پەیوەندیەکان تەوتر بکرێن دەتوانێت زیاتر ئاشتی لە ناوچەکە و هەروە مەسەلەمە هەند شوێن کە سنوورە لێمان نزیکە مەسەرەن لە سووریا بارودۆخی سووریا نادەبارە
باش ولبنان عيني شت كذا مش نيسكون ده مصر نيزيكن وهروا أوش معني بينتي أو جوران كاري كباس ذكر ده نالتي روشلاتنا على واس أجم بهز وببتونا بين دوانية زرب كين ودي رش كردستان دولة محورية دمينا نقطة ومصر دولة محورية دمينا توارتي كواتك كاج الشركو هم ولا يكشي تانا أمر لسردانا كذا سروشي مصر أمشي بودا ككردستان جرينجي زوري هي بوسا قامجيري ناوشكا كردستان دتواني لجيهاني عربي أو بيوندياني كهجتي لقل كنداو هيتي ويسا لقل مصريش لقل ولاتاني تريش شون دتواني ببيتا هۆکاری خێر و ببێتە هۆکاری سەقامگیری لە ناوچەکە مەسن ئێمە پەیوەندیەکان دەبی دوولای نەبی لەسەر هاوبەشی بەرژەوەندی هاوبەشی هەردوو نامان بی ڕام ئێستا لە دووەری ئەکەندا و مەسەرەن هاوبەشم شتەرەکەن و لەگەر میسرش دەبی بەرژەوەندیەکانمان هاوبەش بن کوردستان لەگەر میسر دەتوانین لە زۆر بوار استیفاء سود بین مثلا استثماراتی مصری بین کردستان که دبته بازارکی کراوی بو مصریکان و هر با امتحانین سود لخبراتی وان ور بگریم لزور شد ناحية هنري ناحية ثقافي ناحية أدبي ناحية أمني لطوين هدو لمان يعني دقر يكتري هاوكاري يكتري بين بو يكبتوين زيادة وبعور كده من مصر بوتون وتيرواني وتباشا برانبر كورتيا بيوانا تباشا يعني بيونيش بيزمان هي وشارزانه ده كرد وشارزانه يعني برز عبد الفتاح السيسي صار يدوزار نوزار شرم الشيخ كقتابيش كرد كقتابيش كرد بالسيادة كرد قلت ايوه ملتك حتى صار ولاتكتان نما برا مادام بزمان او كرد يقصدك ايوه ملتك نامرن وبيسي صار الرجنامي الشرق الاوسط قلت يا مرقل هم ما فدستوا لكاني ملتي كردين او بوسوني همي انا برام او سادان الزنابي كاغ مسؤول بارزان او بيوندي توتر کرد دەرگای وڵات کەواتە ئێستا دەرگایشی تر کرایەوە دەرگاکە بە گەورەی لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ مسر بەخۆ دەزانی لە هەمڕوو نەک لە ڕووی مێژوویە بەڵکو لە بواری ئابووریش وڵاتێکی زۆر بەهێزە ئەمە چۆن واکە کۆمپانیا میسریا گەورەکان بێن و گۆبەرهێنان لە کوردستان سەردانەکەی جەناوی کاک مەسوول نەک دەرکەچی گەورەی کرد بەرک و دەرکەچی بەتین و بەهێزی کردەوە دیگە لە گەورەیەکەی بەتین و بەهێز خود دەزانی سەرمایەدار ئەگەر شوێنێک ئیسیقراری لێ نەبی ئاسایش لێ نەبن نایە ئێستا ئەوان دەزانن لە کوردستان ئەو ئاسایشە هەیە بەڵام دووپاتکردنەوەی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسوول بارزانی بۆ بەرز عەبدولفتاح السیسی کە خۆشحاڵن بە هاتنی کۆمپانیا میسرەکان بۆ کوردستان زیاتر ئەو کۆمپانیانە تەرجیح دەبن کە بێنە کوردستان چکە لە کەسایەتێکی وەکو سەرۆکوەزیران ئەو گەڕەنتی و زەمانە دراوە ئێمە دەتوانین مەسەن لە هەموو ناحیەکان ئەوان بێن و کوندێرە ئیسیسمارکان ئەمەش لەوێ کەلوپەریان هەیە مەسەرەن بۆ کوردستان دابیکە و نرخێکی لە زۆر چەند هەرزانترە و دیگە دەوەش مەسەرەن میلەتەکەی میلەتێکی یعنی خەڵکی بێگانیان خۆش لێ سەراحەتەن و نەبی دژمنیان شێرگۆ ئێوە نوێنەری پارتین لە میسر چۆن دەتوانن ئەم ئارامی و سەقامگیریە ئەمەی کە هەیە لە کوردستان بە میسریەکانی بگێنن لە هەموو بوارەکانە وا بکەن ئەوان نەکەر سەردانی کوردستان بکەن بەڵکو کۆمپانیەکانیان بێن ئەو فتێمەکردێن بەڕاستی یعنی کەم تەرخەیمان نەکردووە لە هەموو بۆنەکان یاخود لە ڕۆژنامەکان لە گۆڤارەکان بابەت دەنووسینیانە گەریان دادەنیشین تا حدێک دەوڵەتی زۆری هەبووە بەڵام سەردانەکەی جەنابی کاک مەسوول بارزانی پاپش بۆ ئیشەکانی مەش لە میسر کە ئەوەی ئەمە گوتومانە بەڕێ وایە ئێمە زۆر جار پێم گوت حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوە کاوکاتان دەکا لە ئیسیسمار و زۆر شتێ لە یاسای ئیسیسمار کە دەتان بەخشی بۆ ئەوەندە ساڵی یعنی ئەوەنەمە باسکردین و لە بۆنەکانی مەسەن ئێمە ئەو بۆنە نەورۆزە یادی جەنای بارزانی نەمرە شتانە کە باسییان بۆ دەکەین فکرێکیان هەیە بەس ئینشاڵە پاش ئەو سەردانەی جەنابی کاک مەسوول وە دەکەین کە وەفدی بززمانەکان بێنێرە و هەروەها وەفدی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسەکان ئینشاڵە ساڵی ئایندە مەزموعەکیان بینێرە کە بە چای خۆیان ئەو واقع بین کە ئەمە بۆمان باس کردوون زۆر باشە کاک شێرکۆ کەواتە ئەم دیدارە بێژگەلەوە پێت وانە ئیتر ئەمە پەل دەهاوێ بۆ وڵاتانی عەرەبی گرنگ ئەوانەی لە باکووری ئەفریقانی ترەوە جەزایرە مەغریبە دۆستایەتی توندیش هەیە لە نێوان کورد و ئەو وڵاتان پێدوانی ئیتر ئەمە ڕێگا خۆشکەر دەبێ بۆ پەلهاویشتن بۆ پەیوەندەکانی هەرێم و ئەو وڵاتانە کاک حاکم ئێمە لەگەر هەندێک وڵاتانی کەندا و پەیوەندێکی زۆر بێزمانێ ڕاست لەگەر ئەوند زۆر بەهێزمانێ بەڵام لەگەڵ ڕێزم بۆ ئەو وڵاتانە بەڵام هیچیان وەکو میسر نینە میسر خۆیان دەرێن قلب الأمة العربية كمصر يعني جيجاي بنرخ تايبتي لا حرفيا بيجومان أو سرداني زنابي كاغ مسؤول بارزاني بو مصر دبته هو كاري أوي كزياتر
پەیوەندیەکانی کوردستان و وڵاتانی عەرەبی فراوانتر بن و بەتینتر بن و بە تایبەتی کە لە باکووری ئەفریقا و مەغریبی عەرەبی پێویستە بەڕاستی لەوێش کە ئێمە بتوانین دەگەریان مەسەن پەیوەندی دروست بکەین کورد دیارە مەسەن ئێمە کە کورد لە کوردستان پەیوەندیەکانمان لەسەر چ ئەساسەکە لەسەر ئەساسی هاوبەشی مەسالیحی مشتەرەک لەسەر ئەساسی تەبایی و پێکەوە ژیان ئەو تەجروبە و نمونەی کە لە کوردستان هەیە بۆ ئەو وڵاتانەی نەقل بکەین یعنی بەداخەوە ئەمە کاتی ڕژێمی پێشی گۆڕ بە گۆڕ تعمیمێکی عەداییمان لەسەر بوو نەمانتوانین دەنجی خۆمان بگەین ئێستاش من زۆر جار لەمیسر کە باس دەکەم بە تەعجب بۆ دەرەن چۆن ئەنفال و کیمیا باران و هەڵەبجەتان لێ قەوماوە ئەو جا دەزان ئەو ڕژێمەی پێشتر چۆن بووە دا بەڕاستی لێرەش دەوری ڕاگەاندن زۆر گرنگە ڕاگەیانێکی عەرەبی کە مۆجەهبی بۆ وڵاتانی عەرەبی کە باسی ئەو شتانە بکەین و لە هەمووشی گرنگتر بۆ پیاوانی کار بزنسمان ئەو تەباییە و ئەو ئیسیسمارە ئەو جەوەی کە لە کوردستان هەیە کە خەڕک کراوە تا بتوانین ئەو کەسانە ڕابکێشن لە کوردستان بێن ئیسیسمار بکەن باش کاک شێرکۆ دو پرسیارە گەرەمەش بە کورتی وەڵام دێت و من سپاسی دەکەم بە خۆ دەزانی پێش ماوەیەک بە هەمان شێوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە لقێک یاخو بنکەیەکی زانکۆی ئەزهەری لە هەولێر کردەوە ئێمە چۆن بتوانین سوود لە تەواوی تواناکانی میسر وەربگرین لە هەموو بوارەکان نەکرد لە بواری ئاینی بەڵکو لە بواری ئەیتر کشت و کاڵ بێ بوارەکانی تری ئابووری تیجارەت هەرچی بێ کاک حاکم ئەو بابڕین ئەسەر زانکۆ ئێستا ئاینی نییە تێکەڵە جامی ئەسەر مزگەوتەکەی بابڕین کە ئەو ئاینە بەڵام لە جامی ئەسەر هەندەسە هەیە توپ هەیە قانون هەیە هەمووی هەیە تەڵەبەکانی مە زۆریان دا قانون دەخوێن قانون یا زمانی عەرەبی و ئەوە ڕۆڵێکی باشیەوە بەڕاستی ساڵانە 10-12 تەڵەبە دێنێستان نزیکەی 75 تەڵەبەیەمان هەیە لە ئەسار لە سەف یەکتاک و ئەخیر و بەکەلێرۆس و دکتۆرا جگە لە جامیعەکانی ترش کە لەسەر حسابی خۆیان لە شاری مەنسوورە و ئەسکەندەریە و قاهرە هەمانە ئەوانش دەتوانن وەکو سەفیرێک بن بۆ وڵاتەکەیان لە زۆر بواری دیکەش مەسەرنەکە جەنابەت باست کرد شەرمێ ناحی هونەری ئەمن پێش پێرارەکە بەست پێرارەکە دوو تیپی هونەریم لێرە برد گۆرانیان لە قاهرە گوت دەنگدانەوەی زۆری دا کە یەکەم جار تیپێکی کوردی بێتە وێندەر وەڵگوتم ئێڕاگەیان زۆر دەوێت ئینشاڵڵا ساڵی ئایندا لەخواتەماندا کۆمەڵێک ڕۆژنامەنووسی ڕێخۆشکار بن بۆی هەندێک ڕۆژنامەنووسی کوردیش بچنە قاهرە ڕۆژنامەنووسی کوردی بێنە قاهرە ئەوانش بێنە ئێرە و ئەوەی کە دەدەستەوە بی تەفسیری ناکەین بۆ سەرکردنی ئەو پەیوەندیانە زۆر باشە زۆر بەڕێز شێرکۆ حەبیب نوێنەرەی پارتی دیموکراتی کوردستان لە میسر گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتیشی خۆش سەرچاو شەوتان باش